دەسەڵاتدارانی هەرێم بەردەوام قسەی سەرزمانیان پرسی دیموکراسی و یەکسانی بووە، بەڵام لە ژیانی ڕاستەقینەدا پێچەوانەکەیان ئەنجام داوە. دۆخی کوردستان کۆمەڵگەی کوردی دەری دەخات کە دەیان ساڵە دوو پارتی دەسەڵاتدار چیان بەرهەمهێناوە. سیاسەتمەدارێک دەڵێت جەوهەری دیموکراسی ئاڵوگۆڕی دەسەڵاتە بە شێوەیەکی ئاشتیانە، بەڵام لە هەرێمی کوردستان ئەوە نەبووە. حیزبەکان دەرفەتی وەکو یەکیان لە بەردەما بێ کە جەوهەری دیموکراسی ئاڵوگۆڕیانی ئاشتیانەی دەسەڵاتە. ئەگەر تۆ دەرفەت هەبوو دەسەڵات ئاڵوگۆڕی ئاشتیانە بکرێ، ئەو لە وڵاتەیە دیموکراسیەتێکی پێگەیشت و هەیە نەبوو نییە. تا ئێستا زمینی ئەوە لە دەرەوەی پارتی و یەکێتی بە بڕای من بۆ ئەوان نەما بۆ پارتی و یەکێتی خۆشیان نییە بەداخەوە تاکو ئێستا لەبەر ئەوان دێ ڕواڵەتی دیموکراسیمان هەیە، بەس جەوهەری دیموکراسی کە حکوومەتی یاسا و کە قۆڕەخکردنی چەک بەدر بەسەر دەسەڵات و کە حکوومەتی بێلایەن و کە ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵاتە نیمانە. پرەنسیبەکانی دیموکراسی لە کوردستان هەمیشە لەژێر پرسیاردا بوون و دەسەڵاتداران دیموکراسیان بۆ ئارایشت و پەردەپۆشی دەسەڵاتی دیکتاتۆرانە و زۆردارانەی خۆیان بەکارهێناوە. سیاسەتمەدارێکی دیکە دەڵێت ڕێگریەکانی بەردەم پرۆسەی دیموکراسی زۆرن، بەڵام کۆمەڵێک دروشم لەبەر کراوە و دەوترێتەوە. ئێمە دەبێت لەسەر لەبەری پرۆسەی دیموکراسی دەرفەتەکانی بەردەم دیموکراسی لە کۆمەڵگاکەمان و ڕێگریەکانی بەردەمی دیموکراسی ڕێگریەکان زۆرن. ڕێگریەکان تەنها لە کاراکتەری دەسەڵاتان نییە، ڕێگر هەیە پەیوەندی بە تێگەیشتنی نخبەی ڕۆشنبیرتەوە هەیە. نخبەی ڕۆشنبیرت تۆتالیتار و فاشیە. تۆتالیتار و فاشیە ناتوانێت ئەولویاتەکانی بەپێی زەمن و بەپێی ئەولەوێت و بەپێی ضرورەت بگۆڕێ، ناتوانێت بیگۆڕێ. مەجموعەی دروشمی لەبەر کردووە ئێڵێتەوە، ئەوەت قبوڵە سەرچاو قبوڵت نییە، تۆ کۆیلەی دەسەڵاتی. دوو حیزبی دەسەڵاتداری هەرێم دەیان ساڵە خۆیان وەکو پارێزەری دیموکراسی نەمایش دەکەن، بەڵام لە بنەڕەتدا لەسەر دەسەڵات و داهاتی ئەم هەرێمە تا ئاستی شەڕی ناوخۆ دەڕۆن و هەڵبژارنە پڕ لە ساختەکاریەکانیشیان نیشانی داوە کە سادەترین پرەنسیبی دیموکراسی پێشەل دەکەن. ئەمە جگە لە کتکردنی ئازادی ڕادەربڕین و دەیان شتی دیکە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.